گولباغ دیارە و زانست ئەکەدەمی بوون بووە بنەمایەک بۆ وڵاتیان ڕۆژەباژی بۆ وەرگرتنە پەنابەران و وڵاتی بوون داینژی بۆ وان دلێر علی دزین و نەرێ ڕەڤەندا و کوردی لە بەرلینی پایتەختە ئەڵمانیای میوانی مە دەبێ vê mijariyem dê li gel qise bikin silav bû te kekeyê dilêr kekê dilêr yanî zanist akademî bûn bû bingehek ku Almanya jî hesenkariyan bo penaberan û dayîna welatîbûnê jî bide. Zor spas bo dawetê êsta belê Almanya gorankariyekî heye la ریاضەی 2000 چەند بڕیارش نوێ بڕیارەکانیش یەکیان پەیوەندی بە ڕەگەزنامە بوونە کە پێشتر لە 8 ساڵ بووە 5 ساڵ هیدوومیان پەیوەندی بە دەستەی ئەوانەی دەستەی کاریان هەیە واتە ئەکادیمینە لە بابەتی کە ئەڵمانیا پێویست پێ هەیە ئەوە ئاسانکاری کرا ئەو وەزیرەی کە ئێستا باسی کرد باسی ئەو خاڵەی کرد هەندێک زانیاری مزبارەی و خاڵە کۆ کردوتەوە هی دوایی خاڵی سێمیش پەیوەندی بەوەی هەیە ئەو کەسانێک کەوا چەند ساڵێکە لە ئەڵمانیانە و هیچ وەرەقەی هی بەداوامبوونیان لەو وڵاتە نییە اینجا ئاسانکاری بۆ ئەوانش کرایە لەگەڵ ئەوەش ئاسانکاری بۆ ئەوانەی عائیلە و شتەکانی خێزانەکانیان دێنێ ئێرە ئەوانەش بۆیان کرایە ئەڵمانیا 400,000 کەسی ساڵانە دەبێتن هەتا 2022 ببورن ئەڵمانیا زۆربەی خەڵکەکانی ئەوانەی دەستی کاری تایبەتیان پێکن پێێن فەخکرافت بە ئەڵمانی لە ئەوروپای وەردەگرت بەڵام ئێستا بڕیارەکەی گۆڕیە لە 2022ەوە دەڵێ دەرەوەی ئەڵمانەش دەتان داوام پێشکەشی بکەن بۆ ئەوی قامەی کە پێی کارتی شین اینجا کات چەند ئەساسێکی هەیە بنەمای هەیە هەموو کەسێک بە ئارەزوی خۆی دەتوانێت تەقدیمی بکات. باشە دکتور دلێر ئەڵمانیا بە وڵاتە ناسراوە کە زۆرترین ڕەوەندی کوردی لە هەموو بەشەکانی کوردستانەوە تێدایە و پەنابەر ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر زوو وەرگرتنی ئەو کوردانێک ئێستا لەوێ نیشتەجێن یا و کەیسانەی کە دوای ئەم بڕیاری ئەڵمانیا ڕەوانەی ئەڵمانیا دەکرێن یا دەچنە ئەوێ ئایا ڕەوەندی کوردی دەتوانێت لێ سوودمەند بێ؟ بەڵێ ئەگەر بۆ نمونە بەگشتی لە ئەوروپای 23 میلیۆن خەڵکی ئیمیگریشن هەیە کۆسپەر تەنها لە ئەڵمانیا هەیە ئەڵمانیا دیارە وڵاتی زۆر بەڕمەردوو بە کوردیش بەڵێ زیاتر لە ملیۆنێک بەسەرەوە کوردی ترەیە ئەوانەی کەوا دوولدونگیان هەیە پێیان دەڵێن واتە تەنها کە ئەوەی هەڵی ئەویان بۆ دراوە نەبڕیاری ئەویان بەرداوامیان بدرێت نە بڕیاری ئەویان دراوەتەوە دەریان بکەن لەو ناوە مابوونەوە بڕیارەکە دڵێ ئەوانەی کە 5 ساڵە لێرەنە و دەست بە ئیش ئیقامەی 18 مانجیان دەزانێ واتە ساڵ و نیوێک اینجا لە خلالی ئەو فترەی دەتوانن ئیشیشی دیاریکراوە ببینەوە ڕاتبێشی دیاریکراویان هەبێ لە مستەوایشی بەرز یان لە معدەلی گشتی ئەڵمانیا بێ و دەبی زمانەکەش فێرن بەلایکەمی بیەک پێدەنگە بیەک بەڕاستیش زۆر بەسیتە ئەوە دەتوانن ئەو دەبی هەر ئەوانش دەتوان خێزانەکانیشیان بینن و بە تایبەتی دەرێ ئەوانەی کەوا منداڵیان لەژێر عمری 18 ساڵیە پێنەگەێت ئەوانە بە دەرەجەیەک یارمەتیان دەدرێت جگە لەوانەی بابڵێن ئەوان چەند ساڵە لێرەنە کە 5 ساڵ بەسەرەوە لێرەنە ئیقامەی دەتوان ڕەگەزنامەی ئەڵمانی داوا بکەن مقارنەتەن بە پێشتر کە 8 ساڵ کەکێت لێرنەها لە هەمووی ئەوروپایش وساتی نرخاندن کوم خەلک بتەمەن بووە مثلا خەڵکی ڕێسەنی ئەوروپایی بتەمەن بوونە سوێدی ئەڵمانیە شەرەبێژم نۆروێجی سویسری بتەمەن بوونە دوواری خزمەتگوزاریدا پەیداویستیە وان وڵاتان بەدەستەی کار هەیە گەلۆ کارگەریاوەیەکی لەسەر وێ بریارێ دکارە هەبە تو چاوا دەنرخینە؟ ئەڵمانیا بڕیارەی کەوا گۆڕانکاری بەسەردادێنن کەوا لە 22 نۆڤەمبەری ئەم ساڵ دەکرێتن گۆڕانکاریەکە لە هەروە لە فێبرواری 24 دەکرێتن ئاسانکاری دەکردنەوە ئاسانکاریانە دەڵێ هەر کەسێک نووسایە باڵێن لە لاپەڕێک دەڵێتن لاپەڕەکەی make in Germany لەوێ
یا دەکات بە بوارێکیان پێویستە لە ئەڵمانیایدا ئینجا لە بوارەکان جگە لەوانەی کەەوە قانونیە لێرکانە ئیسفادەی لێ ناکەن ئەوانە دیان هەموو دەوێت بە هیچ شێوەیەکی باسی عمرەکەی نەکردی ئاین تەمەنەکەی چەندبی بەڵام لە هەندێک شوێندا باز دەکاکەوە تەمەنی نابێ بابێن دەچل بەسەرەوە نقاط کەمتر دەبێت وەکو نقاتە. بەڵێ باشە دکتۆر دلێر دوای دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا و سیاستانەی کە ڕاستڕەوەکانی بەریتانیا بەرامبەر بە پرسی پەنابەران گرتویانەتە بەر پێتان وایە ئەم بڕیارەی ئەمریکا بەشێک نەبێت لە بڕیارەکانی یەکێتی ئەوروپا بەرامبەر بە پرسی پەنابەران لە ناوچەکە بەگشتی؟ بریتانیا ئەمڕۆ بڕاستی هەندێک بە دوای گەڕام لە دووسێ جۆرناڵی بۆ نمونە لە گاردیان و لە پۆست هەمووی نووسی بووی دەڵێ یەکەم هۆکاری کەوا بریتانیا لە ئەوروپای دەرچوو مەسەلە کە برێکسیتیان ناونابوو مەسەلەی ئەوەی زۆربەی خەڵکێکی زۆر ئیمیگرنتیان هەبوو واتە کۆچبەریان هەبوو بەڵام من تەماشای چەند ژمارەیەکم کرد ئەو باوەڕکەن شتەکە بەو شێوەی نییە بۆ نمونە UK دەڵێ 28,000 کەسی 28,500 کەسی غێر یاسایی لە ڕێگەی کەناڵی فەڕەنساوە داخل بووی ئەو وڵاتە بوون بەڵام بەگشتی ئەوانەی کە داخلی وڵاتەکە بوون بە قانونی و غێرقانونی 504,000 کەواتە ژمارەکە زۆر نییە ئەگە مقارنەتەن بە ئەڵمانیا بکەی یەک لە سەدەی ئەڵمانیا بەڵام ئەو کەسەی لەبەرەوەی حکوومەتەکە کۆنزەرڤاتیڤە ئێستا باڵێن زیاتر ناسیۆنالیستیە و قەومیە خەڵکەکە لە پشت ئەوەنە اینجا لە ئەوەی باز دەکاتن لە پۆستی دەرێت چوار قاڵ هەیە لەبەرچی ئێستا حکوومەتی بریتانی دژی ئەو مۆزوعە دژی بابێن پەنابەرانە یەکێکیان دەرێ پابلیک ئۆپینیۆن واتە بیرروڕای گشتی خەڵکەکە بە گشتی دژی ئەو بابەت هەیە هەر لە بەش دەنجیان پێدایە حکوومەتەکەشی خەڵکەکەیە اینجا بەشی دووەم دێ سکریتی واتە بەڕاستی دەرە حکوومەتەکە دەچسێ لە بەکاری تیرۆریستی هاوڕنەسن ئاوای نووسیوە خاڵی سێم دەڵێت مەسەلەی دارایەکی زۆر 1.9 بلیۆن پاوەند ساڵانە بۆ مەسەلەی نازیەکان دەیەوێتن هەروەها هی خاڵم دەوێت بەخۆی کۆنتترۆلی مەسەلەی چەند کەسێک بێ و چ کەسێک نییە لەبەر ئەوە سیستەم نوخاڵیان داناوە وەکو بریتانیا و عفۆن ببوون وەکو کەنەدا و ئەمریکا ئێستا. سپاس بۆ زانیاریان دکتۆر دلێر عەلی دسەی نوونەرێ رەڤەندا کوردی ژێ بەرلینی لەگەڵمە بوون. زۆر سپاس. زۆر سپاس بێوە.